شەڕی رووسیا و ئۆکرانیایە ئەگەر بیرمان بێت ئەو شەوەی کە شەڕەکە دەستی پێکرد سعری نەوت لە کاتی کرانەوەی بەرزبوونیشی زۆر بەهێزی بەخۆی بینی هەتاکو نزیک ئاستەکانی $140 بۆ هەر بەرمیلێک نەوتی برێنت بەرز بوو و هەر هەمان شەو زیاتر لە $20 دووبارە دابەزینی کردەوە. بۆیە هەمان سیناریۆ جارێک کە دووبارە بۆتەوە جارێک کە سعری نەوتی برێنت بەرز بوو هەتاکو نزیک ئاستەکانی $75 ڕۆی بەڵام لە ئێستا لە خوار $70 و مامەڵی پێواکرێت. ئەم بەرزبوونە خێرایە لە بازارە جیهانیەکان وەکو دروستبوونی کەلێنێک ئێمە ئەیبینین کە پێویستە کات جارێک کە نرخ بگەڕێتەوە ئەو ناوچەی کە لە سەرەتایە هەی بووە پێش ئەوەی شەڕەکە دەست پێ بکات و پاشان لێوە جارێککە کڕینەوەی تیا بکرێت. ئەمە وەکو شیکاری تەکنیکی بازاڕەکە بەڵام وەکو لایەنی سیاسی جەنگ ئێمە پێمان وایە ئەم جەنگە درێژە ئەشێشێت و بەردەوامیژە بێت و سعری نەوت زۆر بەرزتریژە بێتەوە چکە وەکو شارەزا و شیکاری تەکنیکی ئێمە چاومان لە نرخی سەر و $75 بۆ $80 بۆ هەر بەرمیلێک نەوتی برێنت و نەوتی برێنت بەهۆی ئەوەی کە وڵاتیی وەکو عێراق کە داهاتی سەرشێکی لە ڕێگەی نەوتەوەیە بێگومان کاریگەری ئەبێت لەسەر ئێمە و بەرزبوونەوەی بەهای نەوتیش لە بازارە داراییەکان قازانجی تیا بۆی مەچکە بە سعرێکی گرانتری فرۆشت. هەرچەند جەنگیش دروست ببێ هەرچەند ناکۆچی سیاسی و ململانێ دروست ببێ لایەنی ئابوووریەکەی لەسەر پلانی خۆی ئەڕوا و ژێرخانی وڵات کە لەلایەن بانکە ناوەندیەکانەوە برێ بەڕێوە و ئەو سیاسەتەی بانکە ناوەندیەکان دای ئەڕێژن بۆ ژێرخانی وڵاتەکان بە تایبەت وەکو وڵاتی وەکو ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە گەورەترین ژێرخانی ئابووری هەیە و ئەشتوانێت خۆی بە تەنها کاریگەری دروست بکە لەسەر بازار و دەستکاری نرخەکان بکە. بەپێی ئەو سیاسەتەی کە ئەوان هەیەە لە ئێستاە ئەم سعرە بۆ ئەوان گونجاو نییە. پێویستە کات جارێککە نرخ بگاتە ئەو ناوچەی کە بۆ ئەوان گونجاوە یاخود بچێتە ئەو سعری کە بۆ ئەوان گونجاوە وە شەڕەکە جارێککە پاڵپشتی بکات. واتە چۆن؟ واتە ئێمە ئەتوانین بڵێن ئەم جەنگەی کە دروست بووە پێویست بوو ئاڵتون زۆر زیاتر بەرز ببێتەوە لەم نرخی ئێستاە. چکە سعری ئاڵتون و زیو ئێمەگەر بگەڕێنەوە بە ڕابردوو سعری زیو لە ساڵی 2011 $49 بۆ هەر ئۆنسێک زیو. لە دوای ساڵی 2011 سعری زیو دابەزی بۆ $22 بۆ خواردتریشی بینی بەڵام سعری ئاڵتون بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەکە. لە ئێستا ناباڵانسیەک دروست بۆ لە بازار. ئەگەر بمانەوێت جاریش کە ئەم بەرزبوونە زیاترە ببینین پێویستمان بەوەیە لایەنێکی سیاسی پشتگیریمان بکات کە هەم نرخی زیو بگەڕێنینەوە ساڵی 2011 و ئاڵتونیش زیاتر بەرز ببێتەوە بەڵام لە ئێستا ئاڵتون کە بەرزترین سعری خۆیەتی لە مێژووە هیچ سەقفێکی نییە پێویستی بە دافعەیەکی یاخود بە پاڵنەرێکی سیاسی هەیە کەم ئیشەمان بۆ خێرا بکە. بۆیە سیاسی هەموو کات ئیژەکات لە پاڵ ئابووریە و کارێک ئەو پلانێکە لە زانستی ئابووری و لە شیکاری ئابووریا هەیە لە ڕووی سیاسیەوە ئیشەکەی بۆ خێراکرێت. بە دەرەجەی یەک ئەم شەڕەکە دروست بووە جیاوازە ململانێ سیاسیەکەی ئێمە وەکو شارەزایکی ئابووری یعنی وەکو ئەوەی کە ئێمە لە ئابووری لە بازارەکە ئیشی لەسەرەکەین زۆر ناچمە لایەنی سیاسیەکەیەوە ئەوان بەجێ هێڵم بۆ کەسانێکە خۆیان زیاتر لە بواری سیاسیا ئیشەکەن بەڵام وەکو لایەنی ئابووری ئێمە وای ئەبینین ئەم شەڕە دروست بووە تەنها لە پێناوی ئەوەی کە جارێککە سعرەکان بگەڕێنەوە ئاستە کۆنەکانی خۆیان بە تایبەت بۆ نەوتی برێنت کە وتمان لە $140 جاریچکە هاتەوە خوارەوە و بۆ سعری زیو کە لە $49 دابەزیوەتەوە خوارەوە و بۆ ئاڵتونی ژەگەر بە درێژایی مێژوی مرۆڤایەتی سێری ترندی ئاڵتونکەین هەر بەرز بوونە بەڵام ئەم بەرز بوونە پێویستی بە پاڵنەرێک هەیە لە پشتیەوە. طبعاً ئێمە 14 ورمان شەڕە 14 ورمان بۆ بە ئاگر لە ئێستاوە تۆ ژەگەر لە پەنا ئاگرۆبی بێگومان هەر پڕیشت کرد بەرەکەوێ و بێگومان کاریگەری ئەبێت لەسەر ئابووری وڵاتی عێراق کە بینیمان لە دەستپێکی شەڕەکە جارێککە سعری دۆلار بەرامبەر بە دینار دۆلار سعر بەرز بووە و جارێککە گەیشتەوە 147,500 لە کاتێکا کە ڕۆژی جومعەیە و بازارە لۆکاڵەکانی کوردستان و عێراقدا ئەخرێت لە ڕۆژی جومعە معاملەی دینار بە دۆلار ناکرێت. بۆیە بە دەرەجەی یە کاریگەری بێ لەسەر ئێمە لەبەرەوەی هەم لە ڕووی سیاسیەوە کە ئێمە تێکەڵاویەکمان هەیە زیاتر لەگەڵ وڵاتی ئێران هەم لە ڕووی مەزەبگەرایەتیەوە کە کاریگەری لەسەر ئێمە دروستەکە کە بەتاوەتی ئەم شتە دژی سیاسەتی وڵاتی ئەمریکایە کە بوونی مەزهەبێکی جیاواز لە ناو عێراقا کە پاڵپشتی وڵاتێکەکات کە وڵاتەکە خۆی لە جەنگایە بێگومان ئەمەژە بێتە هۆکاری سەرەکی کە بەهای دراوی ئێمەش داببەزێت و بەهاکی خۆی لەدەست بە
طبعا ئەم شەڕە هەتا درێژە بکێشەیە بە پێمان وایە ئەگەری هەیە جارێککە بەهای دۆلار بەرامبەر بە دینار ببینینەوە لە سعری 147 و بەرەوسەر هەتاکو نزیشی 150 بڕوە ئەمە وەکو پێشببینیە کە بۆ ئەم شەڕە لە چواردەوری ئێمەیە و ئەگەر بێت و ئەم لە ملانێ سیاسیە زووتر یەکلا بێتەوە بێگومان ئێمە ناچینەوە سیارانە جارێککە ئێمە نامانەیە هاوڵاتیان بترسن و ناشمانەیە هاوڵاتیان زۆر خەمسارد بن بەڵام پێویست بەو ترسە ناکات ئێمە ئەڵێن حەزەر واجبە ئەبێ هاوڵاتیان حەزەری خۆیان بکەن بێگومانە بێ زەخیری پێویستی خۆیان هەبێت لە ماڵەوە بەڵام بە ڕێژەیەک بێ زیاد لە پێویست نەبێ واتە زیادە ڕەویتیان نەکرێت موچە نەدراوە ڕاستە موچە نەدراوە هاوڵاتیان لە وەزعێکی زۆر ناخۆشی ئابوووریات تێپەڕین قەیرانێکی ئابووری زۆر ناخۆشمانێ بەڵام پێویستەکە ئێمە زیادە ڕەویتیان نەکەین چکە ئەم جەنگە لە وڵاتی ئێمەیان نییە ئەم جەنگە لە وڵاتی ئێمەیان نییە لە چواردەوری ئێمە ڕاستە ئێمە چواردەورمان شەڕە بەڵام سەرنجام لە وڵاتی ئێمەیان نییە و پێویست ناکە ئێمە ئەو ترسە ئەوەندە بۆ خۆمان دروستکەین بەڵام بە شێوەزێکی ژنا کە ئێمە زۆر خەمسارد بین لێ حەزەری خۆمانەکەین بەڵام خەمساردی ژنابین لێ و ناشبینە هۆکاری دروستبوونی هەڵاوسانەکە خۆمان وا بکەین و مانەوێت خێرا هەرچی لە بازارە هەیە کۆیکەینەوە بێنینەوە ماڵەوە بۆ ئەوەی نەوەک بڵێن چکە ئەگەر تۆ ئەگەر ڕاش بکەیت ئەگەر تووشی ڕاکردنیش ببین بێگومانەوە زەخیرە بۆ چووە بیت تۆ ناتوانیت هەمی بەری لەگەڵ خۆتە.